ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جارشتر بەوەی ئازیز ئەگەمەوە پێشکەشکردنی بەرنمەیەک لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیەمان سەبارەت بە ڕاپەڕینی ئێرانە. میوانێکی ئازیزم لەگەڵایە کە هاوڕێ ساڵح سەرداریە. بەر لەوەی کە ئەو بێتە ناو ستۆدیۆ و باسە دەست پێ بکەین پرسیارەکانم ئاراستی ئەو بکەم پێم خۆشە بەیاننامەیەکی هاوبەش کە لەلایەن چەند لایەنەوە سەبارەت بەم ڕاپەڕینە دەرکراوە بۆ ئێوەی ئازیز بخوێنمەوە. لە کاتی خوێندنەوەی بەیاننامەکەیە تا و کاتێک کە هەورە ساڵە ئامادا بێ داوام لە ئێوەی ئازیز هەیە کە لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی سۆشیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە. ئەم بەرنمەیە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە پەخشە بێ. ئێوە لینکەکەی لەسەر پیجی من یا لەسەر ئەکاونتی من ئەبینن. ئەگەر لە ڕێگەی فەیسبوکەوە ئەیبینن کەم کە لینکەکەی لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە تاکو و بینەرانێکی زۆرتر بەشداری ئەم بەرنمەی ئێمە بن. بەڵێ ئەم بەیاننامە هاوبەشە بانگەوازی هاوبەش بۆ پەیوەستبوون بە ناڕەزایەتیە سەرتاسەریەکان و پاشەکشێپێکردن بە ماشێنی کوشتار و سەرکوتی کۆماری ئیسلامی یەکگرتو و یەکدەنگ بینەمەیدان. ئەو ناڕەزایەنەی کە ڕۆژی یەکشەممە حوتی بەفرانبار هاوکات لەگەڵ 8مین ساڵیادی ڕاپەڕینی بەفرانباری ساڵی 1396 و لە دوای هەڵبەزوو دابەزی بێپێشینەی بازاڕی درا و کاریگەریەکانی لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا پێویستیەکانی ڕۆژانی خەڵک دەستی پێکرد ئێستا دەیەمین ڕۆژی خۆی تێپەڕاندووە. ئەم ناڕەزایانە لە ڕۆژانی دواتردا بۆ زانکۆکان و دەیان شاری ئێران پەرەیسەند و خۆپیشاندەران لە هەموو شوێنێک و لە ناو شەقامەکاندا بە دروشمی سەرەکی مەرگ بۆ دیکتاتۆر تەواوی پێکهاتەی دەسەڵاتی ڕژێمی کۆماری ئیسلامیان کردوتە ئامانج. لە بەرامبەر ئەم شەپۆلە نوێی ناڕزاییە سەرتاسەریە ڕوو لە پەرەسەندەدا ڕژێمی تاوانکاری کۆماری ئیسلامی بە جێگیرکردنی هێزە ئەمنیەکان پۆلیس و گاردی تایبەت لە شوێنە جیاجەکانی تاران و ئەو شار و ناوچانەی کە بوونەتە ناوەندی ئەم ناڕەزایانە و بە هێرشکردنە سەر ڕیزی خۆپیشاندەران و گول لە بارانکردنیان تا ئێستا گیانی 36 کەس لە تێکۆشەرانی کردوتە قوربانی. دەیان کەسی بریندار کردووە و زیاتر لە 2000 کەسی دەستگیر و ڕەوانەی زیندان کردووە. هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بە هێرشکردنە سەر ڕیزی خەڵکی تێکۆشەر و ئازادی خواست لە شارستانی مەلەکشایی لە پارێزگای ئیلام و بە خوێنکێشانی ناڕەزایەکەیان و هەروەها هێرشکردنە سەر نەخۆشخانەی شارێ ئیلام بۆ بە بارمتەگرتنی بریندارەکان و تەرمی گیانبەخت کردووان کە هێرشەکانی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بۆ سەر نەخۆشخانەکانی غەزەی وەبیردەهێنایەوە دڕندەیی و وەحشیگەریان گەیاندوتە ئەو پەڕی خۆی. ئەم شەپۆلە بە هێزەی بزوتنەوەی ناڕزایی لە درێژەی ڕاپەڕینە جەماوەری و سەرتاسەریەکانی چەند ساڵی ڕابردوو لە بەردەوامی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی 1401دا بۆ کۆتایی هێنان بە هەژاری و کولەمەرجی ئابووری، کۆتایی هێنان بە نایەکسانی و هەڵاواردنە ڕەگەزی و نەتەوەیەکان، لادانی بێبەشکردنە سیاسی و کۆمەڵایەتیەکان و لە یەک وشەدا بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی کەوتۆتە گەڕ. خەڵکی ئازادی خوازی کوردستان هەروەک چۆن لە کاتی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینادا بە پێشەنگایەتی خۆیان وەک بەشێکی دانەبڕاو لە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی سەرتاسەری هات لە مەیدان و بەکردەوە خۆیان لە ڕەهەندی کۆمەڵایەتیدا نیشانیاندا کە گەیشتن بە ئامانجەکانیان و پاشەکشێپێکردن بە کۆماری ئیسلامی لە ڕێگەی یەکگرتووی و هاوپشتی لەگەڵ ناڕەزایەکانی سەرتاسەریەکاندا دەچنە پێش، پێویستە ئەم جارە شان بەشان و هاوپێوەند لەگەڵ خەڵکی تێکۆشەری پارێزگاکانی ئیلام و کرماشان بچنە ڕیزی ناڕەزاییە سەرتاسەریەکانەوە. پێویستە خەڵکی کوردستان جارێکی دیکە لە هەموو شارەکاندا بە شێوەیەکی یەکگرتوو بێنە مەیدان و وەڵامێکی بڕیاردەر و شیاو بە تاوان و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بدەنەوە. کارگەران، زەحمە کێشان، ژنان، خەڵکانی تێکۆشەری کوردستان لەبەر ئەوەی لافاوی خرۆشانی ناڕەزایەکانی خەڵکی لە ڕاپەڕیوی ئێران دژی ئەو دۆخەکارە سادبارەی کە کۆماری ئیسلامی بەسەر زۆربەی خەڵکی ئێراندا سەپاندوێتی بەردەوامە، ئێمەی واژۆکەرانی ئەم بانگەوازە داوا لە هەموو ئێوە
خەڵکی ئازادی خواز دەکەین پەیوەست بن بە ناڕەزایی گشتی و سەرتاسەری دژی کۆماری ئیسلامی و تاوان و سەرکوتگەریەکانی داواتان لێ دەکەین بە جەختکردنەوە لەسەر مافی سەرەتایی و بێ ئەملاو ئەو لای ئازادی ناڕەزایی سەرشەقام ناڕزایی سەرشەقام تاوان و سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی و هێرشکردنی سەر ڕیزی ناڕزایەکانی خەڵک بەتوندی شەرمەزار بکەن و داوای ئازادکردنی سەردەم دەستگیرکراوان و زندانیانی سیاسی بکەن بە ناڕزاییە یەکگرتوەکانی خۆتان کۆماری ئیسلامی ناچار بکەن کە کۆتایی بەڕاوەدونان گرتن و بەندکردن و دۆسیە بۆ دروستکردن دژی چالاکوانانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان بهێنێت چالاکوانانی بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە شارەکانی کوردستان بە بەکارهێنانی داهێنان و ئەزمونەکانی خۆیان لە بواری زانیاری گەیاندن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و بە ئامادەکردن و کۆکردنەوەی جەماوەری بەرفراوان ئامادەکاری و دەستپێشخەری ناڕەزاییەکان بە کۆبوونەوەی گەورە و ڕێگریکردن لەوەی هێزە سەرکوتگەرەکان بتوانن ناڕەزاییەکان بگۆڕن بۆ شەڕ و پێکدادانی سەرشەقام نەک هەردەتوانن هێزی سەرکوتی بە کرێژیراوانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی کاریگەر پوچەڵ بکەنەوە بەڵکو دەتوانن یەک پارچەی ئەوانیش تێک بشکێنن بێگومان ناڕەزایی یەکدەنگ و یەکگرت و سەرتاسەریەکانی خەڵکی کوردستان دەتوانێت وەڵامێکی کاریگەر بێت بە تاوان و هەڕەشەکانی سەرانی ڕژێمی کۆماری ئیسلامی یەکێتی و هاوپشتی خەڵکی کوردستان لەگەڵ بزوتنەوە پێشڕەوە کۆمەڵایەتی و ناڕەزایەکان لەسەر تاسەری ئێران لە خەبات دژی ئەم ڕژێمە تاوانبارە بەهێز کات بڕوخێ ڕژێمی کۆماری ئیسلامی بژی دەسەڵاتی شورایی خەڵک لە کوردستان شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان تەشکیلاتی کوردستانی یەکێتی سۆسیالیستی کارگەری کۆمیتەی کوردستانی حزبی کۆمونیستی کارگەری حکمەتیست کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەڵێ ئازیزان ئەمە ئەو بەیاننامەیە بوو کە لەلایەن ئەو لایەنانەوە دەرکرا بوو من بۆ ئێوەی ئازیزم خوێندەوە هیوادارم ئەم بەیاننامەیە کە لە فەیسبوک بڵاو بۆتەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە لەلایەن خۆتانەوە بەدەستی زۆربەی بگەێنن و هەروەها هەوڵ بدەن ئەم بەرنامەیەش وەگوتم لە ڕێگەی خۆتانەوە لە سۆشیال میدیا بڵاو بکەنەوە لەگەڵ ئێوە بە خێرهاتنی هاوڕێ ساڵح سەرداریەکەم زۆر بە خێراتی هاوڕێ ساڵح خۆشحاڵت کردم کە داوەتی منت بۆ ئەم بەرنامەیە قبول کرد منیش زۆر سپاس دەکەم هاوڕێ شەماڵ سڵاوم هەیە بۆ خۆت و بۆ بینەرانی کاناڵی هیوا فەرمونون لە خزمەتە زۆر سپاس من دیارە پێویستم بەوە نییە بۆ خەڵکی کوردستانی ئێران یاخود هەڵسوڕاوەنی چەپی کوردستانی ئێران تۆ بناسێنم زۆربیان ئێوە لە نزیکەوە ئەگەر نەناسن بەڵام بە کار و خەباتی لە مێژینەتان ئاشنان بەڵام بۆ بینەرانێکە لە کوردستانی عێراقەوە ممکنە یەکەم جار بێ بە ئێوە ئاشنا بنەڵێم کە هاوڕێ ساڵح سەرداری یەکێکە لە بڵێن پێشەنگەکانی جوڵانەوەی چەکداری یەکێک لە دامەزرێنەرانی با بڵێن هێزی چەکداری کۆمەڵا لە هەڵسوڕاوانی ئەو جوڵانەوەیە لە ساڵانی 1970 و بە بەردەوامی لە ڕیزەکانی کۆمەڵا و دواتر لە ڕیزەکانی حیزبی کۆمونیستی کارگەری ئێران و ئێستاش لە ڕیزی حیزبی کۆمونیستی کارگەری حکمەتیستە لە ڕابەرایەتی ئەو حیزبەیە چالاکە و ئەم ئەزمونە دوور و درێژە کە ئەکاتە زیاتر لە 47 ساڵ دیارە ئەزمونێکی فراوانە و بۆ ئەم ڕۆژانە هەڵسوڕاوان و خەباتکاران لە ناو شارەکانی کوردستانە زۆر زۆریان پێویست بێتی هەر بۆ دلیلش پێم خۆش بوو ئەم گفتوگوۆیە لەگەڵ ئێوەیە بێ بۆ ڕوونکردنەوەی لایەنە جۆر بە جۆرەکانی ئەم ڕاپەڕین و سەرهەڵدانەکە لە سەر تاسەری ئێرانە دەستی پێ کردووە و قرار وایە و بڕیار وایە سبەینێ بە شێوەی مانگرتنیش لە شارەکانی کوردستانی ئێرانە بچێتە پێشەوە و ئەگەری ئەوە هەیە کە بشێشێتە خۆپیشاندانی ناڕزایی گەورە و فراوان و بەرینیش لە شارەکانی کوردستان وەکو ئاشناین کە هەمیشە کوردستان سەنگەرێکی ئەم خەباتە بووە من پێم خۆشە بەر لەوە کە بچمە سەر پرسیارەکانی ترم پێشینەیەک سەبارەت بەم ناڕزایانی دوایی جەماوەری خەڵکی ئێران و کوردستان بۆ بینەرانی ئێمە ڕوون بکەیتەوە ڕسا فەرموو بەڵێ بەر لە
جواب بەم پرسیارتە حەزەکەم ئەوەش بێژم من دروستە لە کوردستانی ئێرانە لەدایک بووم بەڵام زۆر فعالیتشم لە کوردستانی عێراقا بووە لەو اتفاقاتاوە لە 91 و دوای 91 و ئەوانە تسوبەرەوە من هەچێک پێم کراپێ وەکو ئینسانێکی کۆمونیست و سۆسیالیست کۆمەک و یارمەتیەک بۆ بزوتنەوەی سۆسیالیستی و کۆمونیستی لە کوردستانی عێراق و عێراقا ئەنجام داوە بۆ خەڵکی سلێمانی و پێنجێن و بەشێ لە شارەکانتر ئاشنام ئەم نەهەسن وتم هەر ئەوە عرض بکەم تاوە نازەی ژوان بۆ فیل لێم وەر مەگرە منەوە کاتە لە سلێمانی نەبووم لە هەولێر بووم بەداخەوە تۆ لە هەولێر بووی کاتی تۆ لە هەولێر بووی کاتی شۆراکان ئێمە لە وەختا لە سلێمانیە بوو بەرحاڵ تاوە نازەوە هەڵەگەڕێتەوە بۆ پرسیارەکە ئەم ئەوزاعەوە ئێستا هەیە ئەم خیزشە وا لە ئارادایە ئێستا لە هەموو شارەکان تقریبەن ئێرانە تازە نییە وازانم هەر کەسێ تۆزێ ئەوزاو ئەحواڵی تاقیب کردوێ ئەزانێ بە سەرتاسەری عمری جمهوری ئیسلامی خەڵک بەرامبەر بەم زۆڵم و ستەمەوە جمهوری ئیسلامی سەپانیوە بەسەر خەڵکە خستونی سەر زیندان لیانی ئەدام کردووەوانە هەچێک کەس ئەزانی من زۆر بە وەختەکە بەوە نەگرم بەڵام تا ئێسێش هەست بەڵام ئەم وەزعوا ئێستا هەیە وازام لە ساڵی 96 و دوایی 98 و 1401 بە تاریخی ئێران ئێڵێم و ئێستەیش ئەمە بە تایبەت وەخت ئەم سێ چوار بزوتنەوە ئەم سێ چوار جونبشە بەشێکی لەسەر بنزین بووە کە گرانیان کرد بەشێکی لەسەر ئاو بوو بەشێکی لەسەر مەعیشەت و ڕەفا و ئەوانە بوو گرانیەک هات و ئێستەیش بە تایبەت واقعەن وەزعێکیان بەسەر خەڵکە هاوردووە کە حتا بەداخەوێ بڵێم بۆ نانی شەو محتاجن نانی وشک ئەخر وەختێ دلار چوەسە 150 و نازانم چەند تمەن من نازانەوە خەڵکە چۆن نەژێن لە ئێرانە بە چی زندگیەکەن هەمووی ئەمانە ئێران هەچە کەس ئەزانێ وڵاتێکی مەسەڵەن فەقیر و کەم دەرامەد نەبووە وڵاتێکە کە بە فراوانی نەوتی هەیە گازی هەیە پستەی هەیە نازان بەرقی هەیە ئەنوا و ئەقسام معادنی ژێرزەوی هەیە بەڵام بەداخەوە ئەم حکوومەتەوەاتەوە سەرکار هەمووی خەرجی خۆی و دزی و ئەنوا و ئەقسام حوزەی علیمیە و نازانم مەلا و ئاخوند و تۆریستەکانی و هێزە نیابەتیەکانی هەر لە یەمەنەوە بیگرێت تا پاڵدەست خۆمان حەشتی شەعبی و عێراق و گشت ئەمانە حیزبوڵای لوبنان نازانم چی ئەمانەی کردوە بۆیە ئەمە بۆ سەباهیسی ناڕزایەتی یەکجار زۆر خەڵک بە ئاشکرازان کە سروەت و سامانێکی زۆر هەیە جەماعەتێک دەستیان گرووە بەسەریە و بە میلیارد ئەمە قسەی من نییە ئیدعای من نییە ئەمە ئامارێکەوە خۆیان ئەیدەن بەشێک لە مخالفین خۆیان ئەیدەن کە ئەم ئامارە میلیارد و میلیۆن بە دلار و بە یۆرۆ و ئەوانە هەیە سوزانم کەس وای هاتیە ممکنە بگا بە پای ئیلان ماسک لە هیناجا سروەتەکەی ممکنە نیشانیان بۆیە ئەمانە هەمووی جەمەوە بووە و هەر تاونەتا ساڵ بە ساڵێک خەڵک ئەڕژنە سەر شەقام اعترازەکەن مبارزەکەن داوای حەق و حقوقی خۆیانەکەن لە سەراسەری ئێرانە و تا ئیسەی جمهوری ئیسلامی ئەلعانی تر هیچ ڕگەیەکی بۆ نەماوەسە و هیچ لەلای شقۆ تەحریمە هیچ ئاسۆیەک بۆەوە ئەم وەزعە باش بێ حتا ئەگەر بیانەوێ ئیسلاحاتێکیش بکەن مطلقاً ئیمکانی نییە بۆیان یانێ وەزعەکە گەیوەسە هەنێ کە ئیتر خەڵک دژە با بچم لەجێەوە لە ماڵۆ لە برسابرم بچوە سەر خیابان هاوارێ بکەم قەی ناکایترم کوژن ئەمە خۆ ئاستی تعدادێکی نازانم تێکۆشەری سیاسیوانەیە ئەمە ئاستی بەرینی کۆمەڵانی بەرینی خەڵکی زەحمەتکێش و کرێکارە لە ئێران و لە کوردستانیش بۆیە ئەم شتەوا لە ئەوە ئیمشە و یا بەیانی ئەچێ ناو 11 ڕۆژی یعنی زەمینەی ئەو هەمووە زۆڵم و بێعەداڵەتی و ئیستسمار و ئەوانەیە کە بەسەر خەڵکادایان سەپانوە و ئۆفقێکی ژنیە ئاسۆیەکی ژنیە هیچ ڕێگە حەلێکیان بۆ نییە تەنیا شتێکیش ماوەسۆ بۆ ئەوە کە ئەم ئێعترازات و مبارزاتە وایە
هەیە لە ناو شار و لە دێ و شار و دێ فەرق ناکات بە پانیایی جامعی ئێران هەیە ناتوان هیچ ڕێگە حەلێکیان بۆ نیەوە بۆیە خەڵک ڕژاوە سەر خێبەن و ئیسەیش لەو چوارچێوە بەنزە من بەشێ زۆری لەسەر مەسئلەی مەعیشەت و ژیان باشکردن و ئیمکاناتێک و ئەوانە جا لە ئەوە کە ئازادی نییە جا لەوە حەقی تەشەکولیان نییە جا لەوە ئەدامیانەکەن وەلێ ئەساسەکەی بەنزە من ئێستا لەسەر مەعیشەتە لەسەر ژیانە کە ژیانیان تۆز لاقل نمرن لە برسا تۆزێک کەونە ئەمنیەت و ئاسایشی ژیانیان بێ مناڵەکان شەو بە برسێتی سەر نەنێتەوە کەس لە بیمارستان و لە خەسەخانەکانە بە بۆن بێدەوایی و دەرمانیۆ نەمرێ نازانم بچووکترین ئەمەلیاتەکەن بە قەڵ ئێوە ئەشێ کابرا ماڵەکەی بۆ بفرۆشێ چون پارەیەسێن وانە وەکو فرە شوێن مەسەڵەن بیمە بێت و بیمە پوڵەکەیان بۆ بدە بەشێکیش کە ئەگەر بیمە کراون نەزانم چەند دەرسەدی لەو بیمە ئەوان پەرداختیەکەن بۆیە وەختێ چاو لە ژیان کۆمەڵانی خەڵک لە ئێراناکەی واقعا بنیان تەعجبەکە ئەم خەڵکە چۆن ئەژین چۆن ماون گەرێکیان چی بکەن هەر بۆیە ئەوە ئەم بۆ باعث ڕق و بێزاری و تووڕەیی وەتێنە سەر خیابان و بەرامبەر بە جمهوری ئیسلامی و هێزە سەرکوتگەرەکانی ئەوێسن زۆر باشە ئەم خۆپیشاندانە سەرەتا لە بازاڕی تارانەوە دەستی پێکرد کە بازار کە بە شێوەیەکی تەقلیدی ینی بە شێوەیەکی سونەتی بازار بەشێک بووە یاخود هاوکاری هەمیشە دەسەڵاتی کۆنەپەرستان یاخود لەگەڵ مەرجەعیەتی دینی ئێرانی و لەگەڵ حەوزە و ئەوانەیە ڕابطی زۆر نزیکی هەبووە لە کاتی بڵین شۆڕش 1970 ڕاستیە یەکێک لەو بڵین پایە و کۆڵەکانەی کە جمهوری ئیسلامی ئێران پشتی پێبەست هەر بازار بوو تەعاونی بازار و هاوکاری بازار و ئەو دەوڵەمەند و تاجر و بڵین پارەدارانەی کە لەو بازاڕەیە کۆمەکیان بە هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی کرد و پشتیوانیان لێکرد لە بەرامبەر کارگەران و بەشێک لە خوێندکاران و لاوان و ژنان و ئەوانە کە ناڕازی بوون لە بیدایەتەوە لە جمهوری ئیسلامی بەڵام ئێستا ئەم ناڕەزایانە ئەبینین لە بازارەوە دەست پێکە ئایا ئەتوانین بڵین یەکێک لە پای و کۆڵەکە بنەڕەتی و ئەساسەکانی کۆماری ئیسلامی ئێران لەرزۆک بۆگەر نەڕووخابێ و ئایا ئەمە توانێت سەرەتا بێ بۆ کۆتایی هاتن بە ژیانی گەندەڵی ئەم سیستەمە بەڵێ دقیقەن وایە ئێمە توانین ئەوە بڵێن لەبەرەوە هەروواکە خۆت ئیشارەت پێکرد سنەتەن بازار پایگای خۆمەینی و جمهوری ئیسلامی و حەوزەکان و ئەوانە بوو ئینسانهایەکی زۆر ناسرا و مشەخص لەو سەردەما بوون و کۆمەک خۆمەینی و حەوزەکان و ئاخوندەکان و ئەوانە کرد و توانیان حتا کۆمەکیان کرد کە ئەمانە بە دەسەڵات بگەن تماشاکەن وەزعی گەیوەسە کوێ کە حتا بازاڕیش تێتە دەرەوە ئاعترازەکە ئەو تەبعەن بۆ سوودەکەی خۆی پێی وایە سوود و قازانجەکەی کەمترۆ بووە بە نسبەت جاران بەڵام ئەوزاعەکە وەهایە کە ئەتا حتا ئەوان سوودەکەیان ئەم دولارەکە وەزعی وایە بازاڕیان بە جۆرێک کەسات بووە بەشێکیان بۆیە هاتوونەسە سەر شەقام بەڵام ئەوانە ناپایدار بوون هەر ڕۆژ دوایی نازان وەحدەوەعیدێکیان دا مقدارێت دولاریان هاوردە بازار تەزریقیان کرد ئێمە واڵێن تەزریقیان کرد تۆزێ وەزعەکە باش و چوونەوە ماڵەوە لێ دیارە دوێکرد کەمە دوێکیش هاتوونە سۆ بەڵام هەر ئەوە کە بازار هاتەین خەڵکی تر خەڵکی کرێکار و زەحمەت کێش خوێندکاران ئەوانەی لە زانکۆ نازانم کۆمەڵانی بەشمەینەت و عەرزم کردن لە ژێر زۆڵموستەمان ئەمەیان قۆستەوە بە فەوری هاتن و متالباتی خۆیان مەترح کرد قسە و باسی خۆیان شعارەکانی خۆیان داخوازەکان خۆیان شعاردا و ئەوانە مەرگ بەر دیکتاتۆر مەرگ بەر جمهوری ئیسلامی مەرگ بەر خامنەیی گشت ئەمانەیانی هیچ کامیکان نەچوون دفاعکەن بێژن زەندەبات بازار و ئێوە بۆچی مەسەڵەن بازار وەزعی واسە خەڵک لەم چەند ساڵە هەر وەختێ شوێنێک ڕەوزەنەیەک نازانم شتێکیان گیر هاتووە کە بتوان قسەی خۆیان بکەن هاتوون سەمەیان و ئەمەیش
بە هەر حاڵ کە بازار هاتوو حسابێکی دوکانوشی داخست بووە ئەوە ئەمەیان قۆستۆ بە دروست و دەنگ خۆیان بەرزۆ کرد، متالبات خۆیان باس کرد و اعترازاتی خۆیان لە خیابان و کوچە و کۆڵانی شارەکان و لە هەموو شوێنێ بە دەنگ بەرز ڕاگەیان و دەرگیر بوون لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی لە نەتەنیا لە بازاڕی تارانە کە سنەتەن پایگای مەلاکان و جمهوری ئیسلامیوانە بوو، بەڵکو سەرتاسەری ئێرانی گرتۆ و کۆمەڵانی خەڵک و ئەکسەرەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش هات نەمەیان و ئەو اعتراز و شتانیان ڕێخست و ئێستەیشی پێوە بێ هەر بەردەوامە. زۆر باشە. بەو بەیاننامەیەکە خوێن بۆ ئێستا هاوڕێ ساڵح وازانم کە ئێوەش لە کۆمیتێ کوردستانی حیزبی حکمەتی ئەو بەیاننامەیەتان ئیمزا کردووە. لەو بەیاننامەیە ئاماژەیەکی زۆر تەواو بە مانگرتنەکانی سبەینێ نەکراوە. ئەم چوارلایەنە یاخود ئێوە وەکو ئەم گروپە و ئەم جەمعە پشتیوانی لەو مانگرتنانەکەن یاخود ڕێگایکی ترتان پێشنیار بۆ بڵین هاتنە مەیدان و ئەوانە ئەوەی ئەم ڕاگەیان نەبخێنێتەوە هەستەکایەوە زۆرتر لە مانگرتنتانەوێ ڕاتشێ لەم بابەتەوە. بەڵێ ئێمە بەهەرحاڵ تێکۆشان و مبارزە و ئەوانە تاکتیگەل متەفاوتی هەیە لە سەردەمگەلێکا بنیان بیلێکاتەوە ێژە ئێستا ئەمە مەسەڵان ئەیگرێ ئەمە باشە. خۆب ئەو حەو حیزبە ئەویان پێ باش بووە. ئێمە تەبعەن لەوە موافق ئەوە نین، چون شرایەتێک وە ئێستا هەست بە نەزەر من لەگەڵ ئەو تاکتیکاوە هەڵبژێریاوە بۆ اعتسابی عمومی لە شارەکان کوردستانە نایێتەوە. تۆ مەسەڵەن چاو لە ئەو هەموو شارە بکە، چاو لەو هەموو قەسەبە و دێهات و ئەوانەکە، تۆ حتا چاو لە بەشێ لە کوردستان کە وەکو ئیلام و ئابدانان و ئەو شارانەوە پێژن جنوبی کوردستان. تماشاکەی خەریکن پاسگای جمهوری ئیسلامیان هین کردووە، خەلعەسەلاح کردووە، زۆریان هاوردە بۆ هێزەکان سەرکوتگەر جمهوری ئیسلامی، شاریان ئازاد کردووە بە جۆرێ. هێزە سەرکوتگەرەکان ناوێرن لە بەعزە شوێنێکا بێنێ دەرەوە. دێتۆ لە حاڵەتێکی ئەوە اقتصاب فراخانبەی بەنظر من نایێتۆ لەگەڵم وەزعا، لەبەر ئەوە ناممکنە شایەتێکتر بێ بە تایبەت اقتصاب لە نظر ئێمەوە بۆ مەراکزی کارگەری زۆر یا مەراکزی تەولید و ئەوانە زۆر ئەتوانێت مؤثر بێ پشتی دەوڵەت پشتێنێ. اقتصاب عمومی لە کوردستانە فکر ناکەم ئائیسە تاکتیکێ دروست بێ لە مەقابڵ ئەم وەزعا کە ئەلعان هەموو شارەکان ئێران ئەکوڵێن لە ئاعتراز و مبارزە. جمهوری ئیسلامی اتفاقاً ئەمەی پێ ڕەحەتە، لا ئەقل ئەرخەیە نەبێ یەژێ ڕۆژێ لە کوردستاناتە خەڵکا لە ماڵۆ من ئیتر هێزەکانم نانێرم بۆ ئەوێ، یا هێزەکانم لێ ئامادە ناکەم ئەنێرم بۆ سەرکوت لە گیلان غەرب و لە توی سەرکان و نازانم لە ئیلام و کرماشان و کۆکێ. لەبەر ئەوە نەخێر ئێمە موافقی ئەوە نین لە ئەم سەردەما. خۆب ئەوان بۆچوونێتریان هەز، ئەوان منفعەتێتریان هەست، ئەوان ئەحزابێکن سەر بە بزوتنەوە یەکترن لەگەڵ ئێمە کە سۆسیالیستە و کۆمۆنیستەکەین فەرقەکەین. و ئێمە پێمان وایە ئەو فراخان ئێمە بەشێک زۆری ئەوەیە کە کوردستان کە لە ئائیسا بە تایبەت لەو شارای وەکو گەورەی ئەساسی وەکو سنە و مەریوان و مەهاباد و سەقز و بۆکان و کوێکێ هێشتا نەهاتۆ سەمەیان پەیوەست بن بەم مبارزەوە لە سەراسەری ئێرانە لە ئارایە. ئەوە ئەتوانێت پشتی جمهوری ئیسلامی پشتێنێ، ئەوە ئەتوانێت تەزعیفیکە. ئەم هەمبەستەگیە پێکەوە بوون هێز لە کناریەکە قەراردان ئەتوانێت نە ئەوە کە مەسەڵەن ڕۆژێک چوزانم خەڵک نێنە دەرەوە دوکان و بازار داخەن یا هەرشێ. بۆیە ئێمە بەراتر لەوە داوامان کردووە ئێمە ئەو سێ نەهادەوە ئێوە خۆنتانەوە لەویا و داوامان ئەوەیە خەڵک زەرفەتی لەوە زۆرترە، جمهوری ئیسلامی لەم شرایەتە زەعیفترە لە جاران
اتفاقا بە هەر جۆرێک تۆ زۆری زۆرتر بۆ بێنی ئەو پاشەکشێ پێ بکەی و نەهایەتەن وە سەرنجام هین بکەیت بەرەو نەمان و بەرەو یعنی تەزعیفی کەی تاکتیکی ئەحساب ئالم وەختا بە نظر من ناتوانێت ئەو حرب باشە بێ ئەو وەسیلە باشە بێ بۆ تەزعیفکردن هێزەکان جمهوری ئیسلامی و بۆ ئەوە کە یەکانگیر بێ هێز هەم لە کوردستان هەم لە سەراسەری ئێرانە و خەڵکی ئێران و کوردستان خەڵکیکی جیاواز نین منفعەتێکی جیاوازیان نییە هەردوو لایەن بورژوازی و سەرمایەدار و دەوڵەتی ژنایەتکاری جمهوری ئیسلامی و ئەچەوسێنۆ سەرمایەداری کورد لەگەڵ سەرمایەداری غێرە کووردا ئەوانە منفعەتیان یەکێکە ئەوانە هەر بە یەکەون هەر بۆ کرێکار و زەحمەتکێشی کورد و کرێکارێکی ئەهوازی و تارانی یەک سەرنوشتیان هەیە لە مەقابڵ دەوڵەتێکی سەرکوتگەر و دەوڵەتێکی سەرمایەداریە لە مبارزان و ئەبێ هێزەکانیان یەکانگیر بێ بە یەکەوە فعالیەتێ زۆرترکەن تێبکۆشن تا سەرنجام ئەم هێزانە بتوانێت جمهوری ئیسلامی بەرەو تەزعیفبوون و سەرنجام بەرەو ڕوخاندن ببات. زۆر باشە بینرانی ئازیزەوە بینەری بەرنامەی گفتوگۆن لەگەڵ هاوڕێ ساڵح سەرداری کۆمونیستی هاوسوڕاوێکی کۆمونیستی بە ئەزمون لە کوردستانی ئێرانەوە باسەکەشمان سەبارەت بە ڕاپەڕینی ئێرانە ئەم کەناڵە کەناڵی هیوایە ئەگەر تا ئێستا سەبسکرایبتان نەکردووە یاخود اشتراکتان نەکردووە اشتراکی تیا بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن بۆ پێی تواناش ڤیددیۆی ئەم گفتوگۆیە لە کەناڵەکانی سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە. من بەشێک جوابی پرسیارەکە وەرگرتەوە لە هەندێک جێگا و لە سوۆسیال میدیا زۆر جار ئەوە بیسترێ هاوڕە ساڵح کە ئێمە لە کوردستانە زۆرمانکردن جانورەی ئەوانە با بڵین لە ئێران و لە شارەکانی تری کوردستانە ئەمجارە ئەوان قوربانی بدەن ئێمە قوربانیوان زۆر داوە یاخود هەتاکو بە هەندێک تێڕوانی زۆر ناسیۆنالیستانەش و بڵین بەشێک ڕەگەزپەرستانەیە فارسەکانن بە لە بینیەکە حەل و فەسلی کە نەقمانیە بەسەرەوە بە جۆرێک لەم قسانەژە بیسترێ کە دیارە پێم وایەمانە زۆرتر خەڵکی دەرەوەی کوردستانم شتاناڵێ گەنا کەسێک من لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنێکی کوردستانی عێراق گفتوگۆیەکەم بینی یاخود لە ڕاستیان ریپۆرتاژێکم بینی لەسەر کۆڵبەران کەسێکی بەتەمەن پیاوێکی بەتەمەنم بینی لە خانەوە هاتبوو بۆ منطقەی سۆران تەمەنی لەسەر و 65 ساڵەوە بوو 15 کیلۆی هەڵەگرت چەندین کیلۆمەتری باتەوە بۆ کوردستانی ئێران و لەوێ کاری کۆڵبەریە کرد کە لی پرسیوتی چەندێک پارە دەستەکەوێت لە نەتیجە ئێمەیە تقریبا 18,000 کە ناکاتە $5 بە هەر حاڵ یعنی کە یەنتە بەر چاوت کە خەڵکێک لەو ژیانەیە ئەژی و ئەوانە پێ سەیرە بێ کەسێک بڵێ ئەمە کێشەی فارسەکان لە بینی خوانە بە حەلیکەن و ئێمە میزدانێکمان بەم سازەوە نەسوتاوە جارێ بە چاوەڕێبی مزین دنیا چی لێ بەسەر دێتەوەوانە وەختە ئێمە قینی خۆمانەکەین حتمما ئەم مەسلەی ئەوانیشە بەڵام لەو بابەتەی ترەوە کە نیگەرانیەکەیە بە جۆرێک لە ئێران وڵاتی شۆڕشەکانە زۆر شۆڕش و ڕاپەڕین و ئەوانە بۆ ئێران مەسلەیەکی تازە نییە ینی بازێک جار ئەتوانم ئاوا بەراوردی بکەم ئەوانە ئێران فەڕەنسای خۆرهاڵاتی ناوەڕاستە عادەتەن وە باوە کە باسەکەن وەختێک لە ئەوروپا قساکەنەڵێن لە فەڕەنسا هەموو شتێک بە شۆڕشە بڕێتەوە چەندی شۆڕشی تیاکراوە چەندی ڕاپەڕینی تیاکراوە و ئەوانە و هەمیشە و دایم بە پێچەوانی وڵاتەکانی ترەوە کە لە ڕێگای جۆر بە جۆرەوە ئاڵوگۆڕەکان بەدی هاتووە لە فەڕەنسایە ئاڵوگۆڕەکان بە شۆڕش پێکاتەوە ئێرانیش هەروایە بم لە مەشروتەوە بیگرا لە کاتی دەوڵەتی قاجاریەوە هەتاکو شۆڕش 1970 تا ئەمە مەسیەم یا ئەمە چوارەم یا پێنجەم شەپۆلی گەورەیە لە دژی جمهوری ئیسلامی گەر من بیرم بێ یاخود زیاتریشە ئەگەر ئەوەی خوێندکاران حسابکەی کاتێکە خاتەمی هاتە سەرکار و ئەوانە وچینە 6 بێ وەڵام هەتا هاتووە ئەم بڵین تەوژمانە بەهێستر و بەهێسترە بن بەڵام نیگەرانیەک لە ئارایە ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە چەندین شۆڕش و ڕاپەڕینمان بینی لە بەهاری عەرەبیە لە دنیاە ئەمڕۆ چەندین شۆڕش و ڕاپەڕین و ئەوانە لە شوێنە جۆر بە جۆرەکانە ئەنجامەدی و ئەکرێ یا ئەوە تا بە هیچ ئەنجامێک ناکە یا ئەوە تا بە ئەنجامی زۆر خراپ تەواوە بێ
ئەمە وازانم ئەمە هەڕەشەیەکە خەڵک لە ئێرانیشە هەستی پێکات بوو لە پرسیارەکەم تۆزێ درێژ کردەوە بەڵام ویستەمەوە پێشینەیە باسکەم بۆی معلوم بێ پرسیارەکەم مەبەستم چییە و بۆچی ئەمەوێ ئەم پرسیارە بکەم ئایا ئەم نیگەرانی لە ناو خەڵکی ئێرانە هەیەوە گەر ئەم نیگەرانی هەیە چۆن ئەکرێ پێشڕەوانی جەماوەر خەڵکی کارگەر و زەحمەتکێش چۆن شۆنی ئەتوان ئەم نیگەرانی خۆیان بڕەوێنەوە یا پێشڕەوانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش چۆن ئەتوانم کارە بکەن پرسیارەکەت بەشی ئەوەڵ ئەوتن جەماعەتە هێژن جاوە بە ئێمە مەربوط نییە و ئێمە بازەوەکەن لە ئێمە زۆریان کوشتووە و با ئەمجار ئێمە خۆمان بپارێزینەوانە ئەم ئێمە و ئێوە زۆر غێرەواقعیە ناسیۆنالیستەکان هەمیشە ئاوایان وتووە ئەیکەن بە ئێمە و ئێوە بەخەر لەو جامعە لە کوردستان و لە ئێران وانە جامعەیەکی تەبەقاتیە وهانیە حەچێ خەڵکی کورد زمانە وەزعی یا زۆر زۆر خراپە یا زۆر زۆر باشە هەروە فارزوان یا ئەو زوانە ئەو خەڵەکەی تروا لە شوێنەکان تری ئێرانە من وازانم ئەگەر هەمیشە ناسیۆنالیزم ئەم حربەی گرووە جارێ وێڵکەن با خۆمان مەسەڵ ڕزگارکەین جا لەوە لا فڵانە شت باسکەن باز ئایسە مەسەڵەنەوە کە تۆبێژی کاکە من کاریگەرم نانمەوێ کۆڵبەرم شەو ڕۆژ ئەڕۆم بۆ تۆ زەحمەتی کێشم 18,000 تمەن یا 18,000 دینارم پێدەی ئەرێ تۆ بۆچی لەم حەنا من عەزیەت بکێشم من ڕەنج بەم من کرێکار بم بەشیشم نەبێ بەڵام جەناب عالی کوردیشیت هیچیش ناکەی سەروەت و سامان ئەم دنیا کەڵەکەیەکەی ئەیبەی لە دووبەی و لە تاران و لە ئوروپا و لە زۆر شوێنی ترە کەڵەکەیەکەی ئەی بۆ ئەگەر هەردووکمان کوردین تۆ وەزع دواسە من نازانم چەند کیلو ئەو پیرەمەردەم نیژدی متفاقن وا تۆ ئیشارەت پێکرد ئەوە هەیە بۆیە ئەمانە هەمیشە ڕووپۆشێک دائەنێن لەسەرەوە کە ئەم جامعە تەبەقاتی تیان نییە گشتی یا کوردە یا فارسە یا فلانە کە ئەمە غێرە واقعیترین شتێکە بۆ ئێمە کۆمونیستەکان ئەسڵەن وهانیە من جامعە تەبەقاتیە نە ئێستا 200 ساڵە ئاوەها بووە مبارزات کراوە ئینقلاب بووە خەڵک کوژراوە شۆڕشی کرێکاری نازانم لە کۆمۆنی پاریز لە ئینقلاب 1970 لە رووسیا لە زۆر شوێن ئەم جۆرەشتانە کراوە دەنەتیجە مبارزەی بۆ کراوە بەڵام لەبەرەوە ئەم ستەمە ملیە هەست کە واقعیە بەسەر خەڵکی کوردستانە ئەمان لەمە کەڵ وەرەگرن و لەجێەوە ڕێگە حەلێ دروستی بۆ دۆزنەوە ئەوە سوء ئیسفادەی لێەکەن لەسەری ماڵەکەنەوە هێزی لێگرن بۆ بچن سات و سەودای لەگەڵا بکەن داوای سەهم و بەشی خۆیان بکەن لە بورژوازی مرکزی بۆیە ئەوانە هاو قازانجن بەتۆر واقعی سەرمایهداری کورد و عەرەب و عەجەم و نازانم فلان و فیسار یەک قازانجیانەس هەمیشە منفعەت یەکە پارێزن هەر بۆیە تەبەقەی کارگەریش لە هەر شوێنێ ئەو گۆی زەویا بێ منفعەتێکی هەست لە کەناریەکە قارەگن ئەم سەرکوتگەری جمهوری ئیسلامی و حتا زەمان شار لەسەر مەسئلەی خەڵکی کورد مەسئلەی ستەمی ملی مەسئلەی ستەمی نەتەوایەتی کە بەسەر ئەم خەڵکەوە بووە و ئێستش ئیدامەی هەیە بۆسە باعیز ئەوە کە ئەم تشتە بپۆشێ بۆیە بەنظر من ئێمە ئەبێ ڕێگە حەلێکی دروست و ئینسانی و کەم مەشەقەت بدۆزینەوە و خەڵک نابێ ئیتر ژێر ستەمی ملی بێ نابێ ستەم بەبوون کوردبوون یا هەر هینێکی سەر بە هەر نەتەوەیە کەس پچە و سێتۆ و ئێمە کۆمونیستەکان ئیتفاقەن ئەبێ زۆر پێشڕەو بین ئەگەر حتا تا ئیسەش کۆتاییمان کردوە کە مواردێک ممکنە کۆتاییمان کردێ بەنظەمەشێ زۆر ئاگاهانە وریانە هەوڵ بین تەقالا بین ئەم مەسئلە بێک تابقەی کاریگەر لە حاڵێکە هەر نەو ئەستەمێ بێستەم تەبەقاتی بێ ملی بێ نازانم ژن بێ فلان بێ فیسار بێ ئەبێتە باعیس تەفرەقەی تەبەقەکەی بۆیە شێلگیرترین تەبەقە بێ بۆ ئەوە کە ئەم ستەمانە نەمێنێ و تەبەقەی کارگەر ئەم ستەمانەی لێ تەواو بێ بێتە مەیان و ئەو شتەوە واقعیە و حەقی و حقوق خۆیەسی و ئەو جامعە ئەو بەخێویەکە و ئەگەر 4 ڕۆژ ئەو کارنەکە ئەو جامعە ناتوانێت حەسەن
ئیدامەی زندگی بێ بەرق نامێنێ نان نامێنێ چودام هاتوو چوو نامێنێگە تەبقەی کارگەر 5 ڕۆژ اعتصاب بکە بۆیە چێتۆ سەر جێگەی خۆی بەڵام ئەم ناسیۆنالیستانە نەتەنیا لە کوردستانە لە هەموو شوێنێ ئەم بەشێ ئەشارنەوە کە ئێمە ێژن ئێمە جارێک فعلەن دەست لە باقی شتەکان نین نەبنە باعث تەفرەقە ئیستا فعلەن ئەم کارە بکەین و بۆ میلەتەکەی خۆمان هەوڵبین جا لە ئاخرای اتفاقاً ئەوان نین بۆ میلەتەکەی خۆیان هەوڵەن یا بۆ لابردن ئەوان وەختێ منفعەتیان بێ هەر ئەو میلەتەی خۆیان پشت لە قازانجەکەیەکەن ئێمە تەجربەی زۆر باشمانە چون لەگەڵ مەرکەزە ئەسازێن بەرامبەر بەو خەڵکە هەر لە کوردستانی عێراق چاوی لێ بکە چودام تەواو شۆڕشانەوە ئاوا بووە ڕەهبەرانیان بلەخرە سات و سەودایەکیان کردووە وەختێ بەشێک دەسڵاتیان داوە پێی خۆیان دەستیان لە هەموو شتانە و لەو خەڵکەڵ گرووە خەڵکەوە فەقیر و چودام لەژێر زۆر مستەمی نەتەوایەتیا ماوەسەوە بۆ اتفاقاً ئەوە ڕیایە من وازانم دروستەکەی ئەوەیە کە کومینیستەکان ێژن شێلگیرترینن لەبەرەوە هیچ منفعەتێکیان لەمانەوەی زڵمی نەتەوایەتیان نییە بۆیە ئەبێ تەلاشکەن ئەو پرسیار دەومت بەخشە کە توولانی بوو وابزانە ئەوە بوو کە باتەوەجە بە ئەم بزوتنەوانە یا ئەم جونبشانە لە شاخی ئەفریقا لە خاوەرمیانە لە زۆر شوێنی ئەم دنیا بووە دەستێوەردانی لێدرێ ئەم نیگەرانیە هەیە بەڵێ ئەو نیگەرانی واقعیە بەڵام وهانیە ئەوە هیچی پێ نەکرێ تۆ تماشاکەی ئێمە توانین مەسەڵەن نمونە بێن لە زۆر شوێنە عەلا ڕەغمی ئەوە فشایان بۆ هاوردوون خەڵکێکی متحد توانیویانە بلەخرە بەشێک لەم دەوڵەتە ملهۆڕانەوە چوزانم ئەکوژن و ئەبرن و تعین تەکلیفەکەن وادارکەن کە لەسەر جێی خۆیان دانیشن عەقب نشینیان پێ بکەن لەگەڵیانە بسازێ وهانیە مەسەڵە ئیتر هەموو شتێها لە دەست ئەمریکا عەلە العەبەدە هەر چێمێلی بوو بیکە نەخێر وهانیە وەختێ قیام 57 بوو ئەمریکا ناچار بوو ئەیزانی کە ئیتر وەزعیەت باش نییە ناچار هات مەسەڵەن تەمکینی کرد بەڵام بۆ ئەوە منفعەتی پارێزە چوو خۆمێنی و نازام کێکەی هاوە نەیهێشت ئەوانەوە هێزی شۆڕش بوون کرێکار و زەحمەتکێش ئەوەوە لە نەو تای عەتسابیان کرد شۆراکانیان دروست کرد بێنەمەیان بەڵام ئیسش پێم وایە ئەگەر خەڵکی متحد و متشکل بێ ئەوە دروسە ئەو نیگەرانیانە بەڵام وانییە عەلە العەبەد بێ وانییە نەتوانین تەقابڵکەین لەگەڵ یا وانییە ئەوان هەر چێمەلیان بێ لەم دنیا بیسەپێن بەسەر خەڵکە بەو شەرتە تەبەقەی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و ئازادی خواز و چەپ لە ببن و کار بکەن و فعالیت بکەن و لە تێکۆشان نابن من وازانم ئەوان وادارەکەن بە عەقب نشینی و پاشەکشی وەڵام یەکێک لە پرسیارەکان کە هەمیشە دێتە گۆڕێ ئەوەیە هاورە ساڵحیان ئەمەی کە ئێستا لە ئەم ناوچەیە ڕوویداوە قەزێکە ئەوەیە بۆ نمونەیەوە تاوەکو لە تونس و لە میسرا ڕوویە کە تقریبان هیچ نەبوو هەردەم و چاوەکان گۆڕان حوسنی مبارەک لاچوو کەسی شتیان هێنا کە کەمێ بێ بەهرەتر و کەمێ نەخوێنەوارتر و کەمێک بێ کاریزماتر و بێ شەخسیەتتر و ئەوانەیە هیچی فەرق نییە لەگەڵ مبارەک هەمان سیاستەکانی مبارەکە باتە پێشەوە و هیچی فەرق نییە بەسم سیسیە یا ئەوەی لە تونسای بینینەوەوانە سەرنجام ئیستیبدادێکیان لابرد دیکتاتۆرێکیان لابرد دانێکی تران هێناوە ئێستەوە کۆی پێشووتر دیکتاتۆرە ئەسەن هیچ دیموکراتی و دەستور و ئەوانە بارەزووی خۆی یاری پێکاتۆی گۆڕێت و هێنەوەی با ئەوەشی ترکە ماوەتەوە کە بڵین بە جۆرێک حکوومەتی تیادان بڵێن جێگیر نەبووتەوە ئەوە سووریایە ئەوە یەمەنە ئەوە لیبیایە ئەوە بە جۆرێک سوودانەوە ڕادەیەک و ئەوانە کە ئەسڵەن ڕابردووی پێشتری ممکنە لە هەندێک لایەنەوە باشتر بوو بێ ئەگەر چی دیارە فرسەت دروست بووە بۆی کەەوە ئاڵ و گۆڕی پۆزیتیفیشکار ڕووبا بەڵام شوێنێکی و لیبیا ئێستا بەڕسمی بازاری لێیە لە سایم ئیسلامیانەیە چی ئینسانە کڕیوە فرۆشی ڕێک بە ڕسمیانی و قانونیە و کراوەتەوە بازارەوە باسەکەن لە لیبیا بەرحاڵ ئەمە دۆخێکە کە دروست بووە لە بەرامبەر شۆڕش کە دروستە بێ واڵ و گۆڕ کە دروستە بێ گەر ئەلتەرناتیڤەکەی ئەوەی کە جێتە جێگەی ئەم دەسەڵاتە نەگریسەکە ئەبێ گۆڕی گومکا و بمرێ و نەمێنێ و لە ناوچێ بە هەر جۆرێکە هەیە
ئەگەر ئامادە نەبێ ئەگەر نەتوانێت جێپی خۆی قایم کات و ئەوانە ممکنە زۆر جار بەو شێوازی لێبێت کە لە وڵاتانی لێ هاتووە لەبەرەوە ممکنە خەڵک دڵی ئەلەرزێ خەڵک ئەم قەڵم بازە نایە ئەم بازە نایە ئەگەر نەزانێت لەو سەروی ئەم جۆگایەوە کە بازی بۆ ئەدات و ئەوانە توانێت بە باشی لە جێپی خۆی ڕابوەستی ئەوانە و نەکەوێتە چاڵەوە بەشێک ئەمە ڕێگریەکە ئایا چەپەکانی ئێران کۆمونیستەکانی ئێران فکریان لەم ئەلتەرناتیوە کردوتەوە چه ئەلتەرناتیوە کە ئەتوانێت جێگای جمهوری ئیسلامی ئێران بکرێتەوە خۆ ناکرێت پاش 47 ساڵ لە قوربانی و لە ڕەنج کێشان بۆ لابردنی ڕژێمی پاشایەتی دووبارە خەڵک دەستەودامێنی پاشە کوڕی شابێتەوە و بڵێن گوایە ڕەزاشە ئەمجارە بێتەوە لە جاتی باشی حکومکە کامە ئیترەبێ بە کاریکاتۆرێکی ناخۆش لە ڕاستیە خەڵک قوربانی بدا و لەسەر جادە خوێنی بڕێژرە بۆی کابراایە کە نازانێت کە ڕۆنێفکە بێ بە پاشایی و چارەنووسی بۆ دیاری بکە بەرحاڵ ئەمە کاریکاتۆرێکە ئایا چی ئەتوانێت زەمانەتی ئەوە بە کە ئەو ئایندێنێتە پێشەوە خەڵک بە ئایندێکی باشتر بکە ئەلتەرناتیوی کۆمونیستەکان و چەپەکان بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا چییە؟ بەلەوە یەک دوو نوکتە بێژم یەکێ لە مورد جامعی ئێرانەوە تۆ خۆت لە بەش ئەوەڵە ئیشارەیەکت پێ کرد جامعی ئێران بەنظر من لەگەڵ فرێ لەو جامعانەوە لە هاوەرمیانە و ئاسیا و ئەمانایە فەرقەکە لەبەر ئەوە دووسێ ئینقلابی تیا کراوە انقلاب مەشروتیت انقلاب 57 نازانم چەپگرایی کۆمونیزم ئازادی خوازی تایە محبوب بووە هێز بووە تەلاشی بۆ کراوە زەحمەتی بۆ کێشراوە لە هەموو ئەم ڕژیمانە زیندانەکان پڕ بوون لە کۆمونیستەکان و ئازادی خوازەکان و ئەوانە دەرنەتیجە وەهانیە وەکو لای لە عێراق یا لە شوێنەکان تر ئێوە پێژن ئینقلاب کەوە لە نظر ئێمە ئینقلاب پێژین کودتا بە کودتا هاتوێ عەبدولسەلام عارف هاتوێ و عەبدولڕەحمانی لا بردبێ و ئەو دانەکاتوێ حەسەن بەکر و سەدام هاتوێ ئەودا وانە بەهەرحاڵ هەتا لە 57 هیچ کە ئینتزاری نەبوو کە مەسەڵەن ئەمانە بێن کە غەرب و ئەوانە خۆمەینی و دار و دەسەی خۆمەینی و ئەیان هاورد چون بەرحاڵ ناشی بوو لە ئەوزاعەوە ئەو سەردەمە قوتبی چەپ و هین بوو قوتبی شەرق و غەرب و شۆرەوی هێشتاما بوو گشت ئەوانە دەرنەتیجە بە نظر من لە ئەسەر ئەو ئینقلابانەوە لە ئێرانە ڕوویداوە خەڵکێک وریاترن وشیاترن سیاست جزوین بووە کۆمونیزم بوون و سوسیالیست بوون بەهەرحاڵ محبوبەتی بووە لە ئێرانە فرێ لە ئەو کەسانەوە لە ئێرانە محبوب بوون بنیام گەلێکی چەپ و سۆسیالیست بوون وا لە زیندانە بوون کابرا 25 ساڵ لە زیندانە بووە 30 ساڵ لە زیندانە بووە نازانم زیندانەکان جمەیە تۆ لە کۆمونیستەکان و چەپەکان وەختێکی دەرفەتیان بۆ کەوتۆ لە بەعزە شوێنێکە توانیویانە مەسەڵەن لە ساڵ 57 بەولاوە ئێمە کۆمونیستەکان لە کوردستانە لە ناو سازمانی کۆمەڵا توانیمان چوزانم کارگەلێکی زۆر جدی بکەین لەو یەک ساڵ دو سێ ساڵاوە بەعزە شوێنێ بەدەستمان بوو کارگەلێکی بە نەفعی کرێکار و زەحمەت کێش کرا بووین بە جێمتمانەی ئەو خەڵکە هێشتا هەر ئیسەیش بەردەوامە هێشتا چەپ وە کۆمونیستەکان لە ئێرانە مورد ئێعتماد خەڵکن دەرنەتیجە ئەمە یەک دوو کوڕشا آخر کەسێک بووە بە حیاتی 1 سعات کاری نەکردووە ئارەق نەکەوتوێڵی بە میلیارد دلاریان دزیەوە بردویان و سرت و سامان ئەم خەڵکە ئەشێ لە بەر چی لە زیندانە بووە سیاست باز بووە چوزانم واردە اقتصاددانە تێکۆشانی بووە ئەمە کەسێکە لەم ماوە بەشێ لە غەرب و پاشماوەی هێزی پاشایەتی زووتر کلکەختێن بۆەوە بێتەوە بیکەن بە شاو خۆشیان بە دەوروبەریا بن ئەوە کە ئیسە کوڕشا ئاوا مەترح بووە بەو دەرەجە نا من پێم وایە تەبلیغاتە بەشێ زۆر وەسێعی وەهانیە 42 سازمانی بەلەم دەستانە سەر بە ئەو فراخان شەو یێڵدایاندا 1 تاقە بەشەر نهات 1 شعریش نەدرا
دەرنەتیجە نەتیجەی سەرکوتگەری جمهوری ئیسلامیە و ئەمەیان پێ باشە متەوەجێ و خەڵکە بێ بیرکەن و باوی گیان ئەگەر جمهوری ئیسلامی سەرکوتکەر و جەنایەتکارە ئەمانیشە هەروە بوون کێ لە بیرێچێتەوە خۆسرە و گوڵە سۆرخی و کەرامەت دانیشیان و نازانن بیژەن جەزەنی و هەزاران هەزار زیندانی کێ لە بیرێچێت و حاشەی شارەکان کێ لە بیرێچێتەوە یەک حزبیدانە بەناو حزب ڕەساخیس ئیسەیش قسەکانی هەیە باوک ئەم ڕەزا پەهلەویە حەمە ڕەزا شاکر خەڵک دەری کرد وتی ئەمە بەرنامەی ئێمەیە هەر کە حازرە باشە هەر کە حازر نیە بەیانی بدونێ هیچ ڕێ پاسپۆرتی بین بڕوە هەر کە نایەتە ناو حزب ڕەساخیس من نازانم چۆن ئەبێ خەڵک بە تایبەت خەڵکی کرێکار و زەحمەت کێش هینیان بێ لێمە دڵیان بەمە خۆش بێ کە سۆزیە گەڕێتەوە چوزان کارێکیان بۆکە یانێ من داوامەوەسە خەڵک ئەبێ وریا بن تماشایکەن بپرسن ئەو تاریخە لە خوێنەوە کە ئەمانە چکارە بوون لە ڕەزاشایە و کابرایەکی قولدر هەتا باوکی ئەم کابرا هەتا ئەمیشە وا خۆی هیچی نەکردووە بۆیە نابێ خەڵک ئەمە یەک دوو ئەوە کە کۆمونیستەکان چیەکەن سوعالە ئەسلەکەی تۆ من وازانم ئەوە بڵێم کە بەداخەوە ئێمە کۆمونیستەکان پەراکەندەی لە جامعەی ئێرانە بەنظر من کۆمونیزم معتەبەرە سۆسیالیزم معتەبەرە متالباتی کۆمونیستەکان شعارەکانیان داخوازیەکانیان هەر ئەوانن وا خەڵک لە ناو کارخانەکانە لە کارگاهکانە لە کوچە و کۆڵانی شارەکانە جاڕیان دەژن باوە گیان ئێمە بیمەی بێکاریمانەوێ ئێمە ژیانمان ئەوێ ئێمە کارمان ئەوێ ئێمە چوزانم بێهداشت و ئەمنیەتمانەوێ کۆمونیستەکان خۆ غێر زمانە چیەژن مردم دەبێ خۆیان ئەمە قسەی کۆمونیستەکانە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەبێ خۆیان ڕێک بخەن کۆمونیستەکان و سوسیالیستەکان دەبێت لەم جەهەتا بڕۆن بەداخەوە ئێمە بەبوون بەسەرهاتێک وا بەسەر بزوتنەوەکەمان ئاهات دەلایل زۆر منتەقەیی هەیە دەلایل ئەساسی هەیە نازانم ئەوە کە شۆرەوی ئاوای لێ هات کە ئەوە غەرب بەو هەموو ئیمکاناتۆ شەو ڕۆژ تەپڵی ئەوە لێدا کە کۆمونیزم مرد ئیتر ئەشێ لەسەر ژێ خۆتان ئەم نظامەوە ئێمە هەین ئەزاڵی و ئەبەدیە هیچ تەغیرە نایەتە بەرۆ ئەمانە بەرزە من قولدری کەسانێ وەکو ترامپ و نازانم کێوکێ و حزوری دەوڵەتگەلێکی مرتەجع لە منتەقا ئەوە کۆمونیزمی زەعیف کردووە بەڵام من پێم وایە متالبات کۆمونیستەکان لە کەفی جامعە وەکو سکلی ژێر خۆڵ هەر هەست و ئەگەر کۆمونیستەکان بەوە هەڵسین کە ئەبێ بیکەین ئەم کارە ئێمە تەلاشمان کردووە ئەلان لە ئاستی ئێرانە کۆنفرانسێ هەست لەو شاراوە خۆت هاوڕێ شەماڵ 6 حیزب جەریان لەوێ کۆ بنۆ چارە سەری پیا بکەن بۆ ئەم وەزعە خۆ سیاست ئێمە ئەوەیە کە ئەم خەڵکە لەمەیانە هیچ تەزمینە نییە کە ئەگەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش لەمەیان نەبن خۆیان ڕێک نەخەن تەشکیلات بۆ خۆیان دروست نەکەن هیچ ڕێگەیەک نییە هیچ تەزمینێک نییە وەزیفەی کۆمونیستەکان بەنظر من کۆمەکە بە ئەم جەهەتە کۆمونیستەکان ئیسە بەداخەوە ئەکسەرن بەشێ زۆریان لە تەبعیدان بەشێ زۆریشیان لە ناوەیە بۆیە ئەم دوو بەشە دەبێ هەوڵ و تەقالابن کە خەڵکەکە کرێکار و زەحمەتکێش لە شوێنی کار لە مەحەلە لە کارخانە لە مەزرا هەر دانشگا هەر شوێنێ هەست ئەم هێزانە متشەکل بن و ئیجازە نەن کەستر بێت لەبان سەر ئەوانەوە تەعین تەکلیفیان بۆ بکە وا کردیان بۆ زۆر کەس من وازام ئەم زەمینە ئەم زەرفیەتە هەیە لە جامعەی ئێرانە کۆمونیستەکانیش ئەگەر چێ زەعیفن بەڵام ئەگەر بە وەزیفەی خۆمان هەڵسین ئەتوانین ئەم کارە بکەین ئەتوانین سەرکەوتن بە دەرەجاتێک بەدەست بێنین و نەتوانن حەسمانکەن تا دەستمان بەو جامعەگە و فعالیت خۆمان لە ناو جامعە ناو کرێکارە و زەحمەتکێشان ژنان خەڵکی بەشمەینەت جوان ئەو هەموو ئینسانەوە لەو جامعە بە شوێن باشتری ئەوە کە ژیانێکی باشتریە بێ
شەو ڕۆژ ئەگەڕێت تەلاشەکە تەزاوراتەکە حسابەکە ئەم مەسەلەی بێتە بەرەوە ئەم هێزە یەکگیر بێ بتوانێ جواب باتەوە. ئەو دقیقەوە ئێمە دەورانێک لە ساڵی 1970 کە چینی کارگەری ئێران بەم ڕادەی ئێستش بەرفراوان و بڵین پێشکەوتوو لە ڕووی تەکنۆلۆژیەوە زۆر بڵین کارامە نەبوو بەم ئەندازەی کە ئێستا هەیە و لە هەموو کەرتەکانە فراوان بۆتەوە بینیمان کە چینی کارگەر لەو شۆشە ڕۆڵێکی زۆر بەرجەستە و بەرچاوی بینی بە بڕای من ڕووخانی جمهوری ئیسلامی فاسیلەی بینی سیاست و اقتصاد کۆتایی پێدێنێەوە ئەوەی کە لە ناو کۆمەلگایە وەکو چینێکی فراوان دەرکەوتووە حتمما نوێنەری سیاسی خۆی ئەبێت و نوێنەرایەتی خۆی لە ئاستی کۆمەلگایە فەرزەکە. ئەمە یەشێکە لەو میکانیزمانەی کە ئەتوانێت کۆمونیزم بکە بە خاوەنی پێگەیەک لە ئایندەی ئێرانە. من بە کاتم کەم ماوە تقریبا 6 دقەیەکمان ماوە بۆ بەرنامەکە پێم خۆشە پرسیارێک سەبارەت بە کوردستان بکەم. دوێنێ پەیامێکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانم بینی زۆر پەیامەکانی پارتی و یەکێتیم بیرکەوتەوە ساڵی 91 کە ئەیاندا بۆ بەکرێگیراوانی ڕژێم بەکرێگیراوانی لای ڕژێم کوردەکان کە چەکدار بوونەوەوانە کە بە جۆرە لە جۆرەکان لە ئافواتە چوو نییە ڕیزەکانی ڕژێم بەجێ بێڵن و وەرن پەیوەست بن بە ڕیزەکانی شۆڕشەوە و ئەوانە ینی ئەتوانی داواکاربی بڵێ تەقە مەکەن چەک دانێن واز بێنن ئەوە مەکەن بەڵام وەرن پەیوەست بن بە ڕیزەکانی شۆڕشەوە بە جۆرێک لە جۆرەکان ئافواتە. هاوڕێکمان هەیە بما بێ هاوڕێی تۆش هەر هەیە ناوی عەلی سیاسیە لە هەولێرێکە لە مشتی لە گەورەکانی لەگەڵەوە ئەنفالچیانەیە ئێستا بەشی زۆری ئەوانەیە وەختە لە ئەنفالەکانە بەشدار بوون ئێستا هەمویان خاوەنی تەقاعودی باش و خاوەنی خانەنشینی باش و پارەی باش و هەموو سەرمایه‌دار وەمەوە ڕێز عەشرەت و شتانن کە هەیە بە قسەیەک و قسە و باسێکی واش هەیە گوایە سەرۆک عەشرەتەکانی کوردستان لە ناوچەیەک لە ناوچەکانی کوردستان کۆبوونەتەوە بۆ پشتیوانیکردن لەو نەخشەی ئەمریکا و ئیسرائیل بۆیکەوە ئەوانیش بتوانن بەشداری تیا بکەن ئەو هەر ئەو ئاغایانە کاتی خۆی هەر لە سەردەمی ممکنە قازی محەممەدەوە هەر بەکرێگیراوی ڕژێمەیەک لە دوایەکەکانن ئێستاوا بەتەمان لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە هاوکاری بکە هەستەکەی شتێک خەریکە کوڵێنرێ لە پشتەوە لە مەطبەخەیە دروست دەکرێت و ئەوانە بۆی لە پشتی سەری خەڵکە هەموو ئەوەی تاوانیان کردو بەرامبەر بە خەڵک دووبارە ئاوێکی مبارەکیان بەسەرا بکەن و ئەوانە و لە هەموو تاوانەکانیان دووریان بخەنەوە بیانکەنەوە بە ڕۆڵەی شۆڕش لە ناوکەوانەیە. ئێوە لەو بارەوە ئەڵێن چی کۆمونیستەکان و چەپەکانی کوردستان نەزەریان چیە لەم بابەتەوە فرسەتەن جارێکی تر کوێ خافڵانی فلانە جێگا و ئەوانەی کە لە کوردستانی عێراقا بینیمان و ئەوانە لە ئێرانیشا دووبارە بنەوە بە سەردار و دار بەدەست و کار بەدەست و ئەوانەی کوردستان لە ئێرانە ئەوەی وە مستەفا هێژی باسی کردووە ئەمە ئەوڵین باریان نییە کە مەسەڵان ئەمنەوە ئەلا هین ئەوان بۆ ئەوە هێزیان زۆر بێ و خەڵ ڕوویان تێکا دەسانە حەچێشتە مەسەڵان هینێکیان دروست کرد نادێکیان دروست کرد هین مامۆستایانی ئاینی نازانم چی و چی حتا ئەو دەورە فرێ لە جاشەکان ملحق بوون پێیان دەورەی ئەوەڵ منزورمە هین شۆڕژ لە کوردستان ئێران ئەوە تۆژی شارەت پێکرد لە دەوران قازی محەممە بەشێ زۆر لە ئەترافیان قازی محەممە هەڵسان چوون پەیوەست بوون بە شاو پشت قازی محەممەیان چۆڵ کرد ئێستش ئەوە ئیشارەت پێکردەوە تعدادێکن خەڵکی منگورن گوایە پشتیوانی خۆیان لە ماڵێکا لە مەهاباد دانیشتون بۆ کوڕشا دەربڕیوە ئەمانە وەختە بنیام وەختە بیرەکاتۆ هەر یەک ڕشتە لە کار و فعالیەتن من پێم وایە ئەگەر ئەحزاب سۆزی ڕۆژ ئەس جملە حیزبی دموکرات لە کوردستانە بێت بە حاکم وەکو یەکێتی و پارتی ئەم اتفاقە هەر ئەکەوێ وەلی قسەی ڕێگوڕیشی تریانە لە ناو کۆمەلگا بەسەرە بە کارگەر و زەحمەت چێش بڵێن چی هەرە بێ ئاغا ئەوانە و دەرەبەگووانە لە دەوری خۆیان بە هەر حاڵ مەزور مۆسم یا ئاغا یا مەلا یا ئێمە هەمیشە ئەم دەرگیریمانە بووە خۆ ئەگەر 6 ساڵ کۆمەڵە و دموکرات لەوە وەختا شەڕی موسەلەحانەمان بوو بەشێ زۆری لەسەر ئەمانە بوو ئاغاوات گشتیان لەوان دفاعیان نەکرد کاریگەرەکان لە حەمامیە دێک لای بۆکان بوو داوای نیانە کرد صاحب کوورەکە کە
ئەندامی ناوەندی حزبی دموکرات بوو نام کێ قازیان پێوت پوڵەکەی پێ نەدان کۆمەڵە ئەقدامی کرد مەزوو وەسە بەشێ لەو شەڕانەیە و سەردەمانە لە ئەم ڕابتا بووە ئیسەیش ئەم پەیامی مستەفاهێژی ئادەم شایەتە حەساسە ئەوەسە کە مەسەڵەن بێن وەرن بۆ ناو شۆڕش بێن بۆ لای ئێمە گەیەکی هەر لە ئیسۆ ئەمە یانێها حاکمیت ئەحزاب لە کوردستانە ئێمە وەکو خەڵکی کرێکار و زەحمەت کێش وەکو کوردستان جامعی کوردستانە مخالفین دەبێ ئەحزاب چون فعالیت سیاسی خۆیان کەن ئەبێت جامعە بەدەست شۆراکانەوە بێ بەدەست ئەنجومەنەکانەوە بێ نەهاتهای مختلف کاریگەران نازانم مامۆستا معلم زانکۆ ژن هەرچێ هین نوێنەری خۆیان بێ شۆرای خۆیان تەشکیل بن ئەوان تعین تەکلیفکەن ئەوان ئیجرایکەن ئەوان قانون بنووسن ئەویش من و ئەویش حزبێکین بۆ خۆمانچین سیاست خۆمانەکەین تبلیغات خۆمانەکەین مردم مهلاقی بوون ولی ئەمانە هەر لە ئیسۆ هەر لە فکر ئەوە کە سۆزی ڕۆژ ئەگەر ئیتفاقی قۆمی بچن خۆیان کەن بە حاکم بۆیە احتیاجیان هەست بە نیرو وەخت احتیاج هەست بە نیرو ئەوانەوە دەمدەستن ئەو جاش و ئەوانن وە لە مەنگور و نازام لە مناطق مختلف کوردستانە هەیە یا حتا مناسباتی وایسە لەگەڵ جەماعەت مفتیزادە و مەکتەب قورئان دایان مەرزان و هەر حزبی دموکرات وتەبێژەکەی خالدی عەزیزی حتا کۆبنەوەیان بۆ لە هەولێرە دەی جاشایەتی لە کوردستانی ئێرانە مفتیزا و مەکتەب قورئان ئاوردیان ئەوان کەوتنە بەر پاسدار و ئەرتەشۆ بۆ ئەوە خەڵکیان شناسایی کرد دانیان بێ ئەدام کەوتنە بەریان و پێشمەرگەی مسلمان کوردیان دروست کرد سازمانەکەی هاتن لەگەڵ ئێمە دەرگیر بوون لە حەچە کوچە و کۆڵان و شار و شاخی کوردستاناتە تا ئاخری حتا جمهوری ئیسلامی بۆ ئەوانش بەقای نەبوو مفتیزای خستە زیندان ئەم هینە هەیە و هەر لە ئیسۆ گەرەکیانە بەرزەمن لەگەڵ ئیسلامیەکانە لەگەڵ مفتیزادە هەنە لەگەڵ ئەوەسە لەگەڵ عەشایر و ئاغەواوت و جاشەکانە بۆ ئەوە سۆزی ڕۆژ من ئەوقتە لە کوردستان عێراقا بوو ئەدی مەسەڵەن دوودانە فەوج جاش بوون ئیمڕۆ ئەبوون بە یەکێتی هەفتەیە دوای ئەوە ئەبوو بە پارتیش وە ناو پارتی یانە دەیان مورد ئێمە گشتمانەوەمان دیوە من بە ناو نیشان ئەیان ناسم حتا بەعزێکیان دیوە ئێمە لە کوردستانە خەڵکی کرێکار و زەحمەتکێشان لە کوردستان ئێرەنە نایەڵی نەمە تێکارۆ بێ دەبێ هەموو ئەو کەسانەوە بەرامبەر بە خەڵک وێساون خەڵکیان کوشتووە ماڵوێرانیان کردوون جاسوسیان لە سەوقەکە هەموویان بدرێن بە دادگار تەسمی و بڕیاری کرد ئێمەش ملکەژین وانییە یەکێ ئەمانە حەچ ژنایەتیان کردووە پشنە پەنای یەکێ لەم حیزبانە و وەکو بەرزی بانان دەرچن و ئەوانیشەوە ماڵیان وێران بووە نەتوان هیچکە هەروەکە منیش دیومە هاوڕێ عەلی مەحموود یا عەلی سیاسی مرەتەب لەم بارەوە ئینەکە فرێ لە ئەوانە ئێستا هەمەکارن لە ناو حکوومەتی هەرێم و لە عێراقا لەسەر سەهمیەی حکوومەتی هەرێم بۆیە بە نظرم ئێمە تەجربەمان هەست و ئیجازە ناین هەموو ئەو کەسانەوە ڕۆژێ لە ڕۆژان بەرامبەر بە خەڵک گوێساون دەبێت جواب بن من مەزدورمەوە نییە ئێمە فاهەگەین ئەو خەڵک ئەوانە بکوژین نەخەیر ئەوان من هەر لێ سوور داوایان لێکم بڕۆن نەماڵ خۆیان دانیشتن ڕۆژی خۆی دەبێبێن جوابن لەمە زیاتر تێکەڵ جنایەت دەبن لەمە زیاتر نەبن بەدار دەست جمهوری ئیسلامی زۆر باشە دەستەکانە خۆش بێک تقریبان گەیشتینە کۆتایی بەرنامەکەمە من زۆر سپاس دەکەم بەرنامەیەکی یەک ساعتی بوو بەڵام زۆر باس و بابەتمان باس کرد بە ومێدیەوەی لە ڕۆژەکانی داهاتووە لەسەر بابەتی تازەکە دێتە پێشەوە دووبارە بەرنامەی ترمان بێت و ڕۆشنایی بخەینە سەر مەسایلی ترکە دێنە پێش دەستت خۆش بێت منیش سپاس دەکەم هەڕێ شەماڵ بۆ ئەم داوەتەوە بۆ ببوور ئەگەر قسەیەک باسێک هەبوو کە ویستوتە بیکەیت فرسەت دەبووە ئەتوانی ئەوانش بڵێ نە تازەیتر وەختەکە تەواو بووە وەلێ وازانم زۆر بازماوە ئومیدوارم هەروواکە خۆتی شاید پێکرد لە داهاتووە من حەزەکەم هەر لەم کاناڵەوە ئێوە زەحمەتی بۆ کێشن قسە و باسی لەسەر کەین و بزانین بەکوێەکەین چون لازم هەمووی ئەمە زۆر سپاس دەکەم زۆر جێگای سپاسە بێ من سپاسی تۆکەم هەر بژیت بەڵێ ئازان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان بەرنمەیەک بوو سەبار بە ڕاپەڕینی ئێران ئاسۆکانی سەرکەوتن و ئاسەنگەکان گفتوگۆیەک بوو لەگەڵ هاوڕێی ئازیزم ساڵح سەرداری بۆ ئومێدی کە بتوان لە ڕێگەی خۆتانەوە ئەم ڤیدیۆیە
هەر چۆن چەرشان زیاتر بڵاو بکەنەوە تا بینەرانکی زۆرتری ببێ. ئەگەر تا ئێستش نەتان کردووە کەناڵی هیوا سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. تا بەرنمەیەکی تر و دیدارێکی لەگەڵ ئێوەی ئازیز هەمووتان بە شادی و کامرانی سپێرم لە هەر شوێک هەن شەوتان یا ڕۆژتان شاد و کامران.